لە چەند ڕۆژی ڕابردووە یەکێک لەو کتێبە گرنگانەی کەوتە بەردیدی خوێنەرانی کورد کتێبی دوای 100 ساڵ لە سیڤەر کورد لەکوێوە بۆ کوێ. سیڤەر زۆر گرنگە بە نسبەت کوردەوە، پەیمان نامەی سیڤەر ئەکرێ بڵێن مێژووی کوردی بە شێوەیەک لە شێوەکان گۆڕی. یەکێک لەو کتێبەکە 5 نووسەر نووسیویانە، 5 توێژەر هەریەکە و بەشێکی نووسیوە. یەکێک لەو نووسەرانەی کە بەشدار بۆ لە نووسینی کتێبەکەیە بە دوو بابەتی سەرەکی، بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانجە کە بەڕێزیان توێژەر و مامۆسای زانکۆن ئێستا ڕاستەوخۆ لە ئوسترالیاوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێ، ئەم کاتت باش، نازانم بڵێم بەیانی یان ڕۆژ باش کاتەکە لای ئێوەکەیە، هیوام وایە کە باش بیت. بۆ 100 ساڵ کتێبی دوای 100 ساڵ لە سیڤەر کورد لەکوێوە بۆ کوێ، بۆ 100 ساڵ مەسەلەن بۆ 99 ساڵ نەبێ، بۆ 95 ساڵ نەبێ. خۆی زۆر سپاس جارێ کاگڕانکۆ، ئەوە ڕاستی بێ لای من دوای نیوەڕۆیە دەوری ساعت 5 پێش ڕۆژەوە بوون. ئەوە ڕاستی بێ کۆمەڵێک ژمارە هەن لە زۆربەی کەلتورەکانە گرنگی خۆیان هەیە. مەسەلەن بۆ نمونە هەفتە هەفت ڕۆژە، مەسەلەن مانگانە و یان موچە زۆرجار لەسەر ئەساسی هەفتە کرێ لەسەر ئەساسی هەفتە دەدرێ. مەسەلەن نیشانەی 100 ساڵی نیشانەی تێپەڕبوونی سەدەیەکە، نیشانەی ینی کە مێژوویەکە یان ژمارەیەکە کە گرنگی تایبەتی خۆی هەیە لە زۆربەی تێگەیشتنەکان، تێگەیشتنی ئابووری بێ، تێگەیشتنی سیاسی بێ یان کۆمەڵایەتی بێ. 400 ساڵ وەک سایکلێک حساب دەکرێت، ینی وەک سوورانەوەیەک با بڵێن دەگەڕێەوە خاڵی یەکەم. مەسەلەن بۆ نمونە 100 ساڵ دواتر بە با بڵێن لە دوای 100 ساڵە لە 101ەوە دەست پێ کاتەوە ئیدی. ئێمە بەڵام بۆ ئێمە ئەم 100 ساڵە گرنگی سیڤەرە لەوەدایە کە مەسەلەن ئێمە دوای 100 ساڵ تێپەڕبوونی 100 ساڵ جارێکی کە بە خۆمان دابچینەوە بزانین کورد لە سیڤەرە لەکوێ بوو، ئێستا لەکوێیە. باشە، با من پرسیارەکەم وا بکەم، سیڤەر چی تێدا بوو بۆ کورد لە بابەتەکەی بەرەسا کە من خوێنمەوە لە کتێبەکەیە، ئەمەژە بەواکەی سیڤەر ئەکرێ بە قۆناغی دەستپێکی بە نێودەوڵەتیکردنی پرسی کورد ناو ببرێ. خۆی لە ڕاستیدا لە سیڤەرە بۆ یەکەمین جار لە مێژووی کووردا بۆ یەکەم جار لە مەحفەلێکی دووەلیدا، لە دۆکومنتێکی نێودەوڵەتیدا، لە پەیماننامەیەکی نێودەوڵەتی فەرمیدا بۆ یەکەم جار ناوی کوردێ، بێزگەلەوەی کە ناوی کوردێ، بەڵکو ناوی کوردێ وەک ئەوەی کە شایستە بن کە خاوەنی دەوڵەتی خۆیان بن. دەوەش زیاتر ئەسڵەن میکانیزمێکدا دەڕێژێ بۆ ئەوەی کە کورد ببێ بە خاوەنی دەوڵەت. یاری میکانیزمەکە کەموکوڕی هەیە، بەڵام ئەمە بۆ یەکەمین جارە کە کورد دێتە نێو مێژووەوە، بەو مانایی کە پێشتر نەتەوەیەک بووە یان گروپێک بووە لە نێو دەوڵەتەکانی دیکەدا بووە، بەڵام لەو سەحنەیە ڕێگەی پێدەدرێت یان ڕێگە خۆش دەکرێت بۆ ئەوەی کە بێبێ بە خاوەنی دەوڵەت. بەڵام بەداخەوەیدی دوای سیڤەر مەسەلەن جێبەجێ ناکرێت و دەبێتە مایەوەی کە جاریش دیکە کورد بخرێتەوە دەرەوەی مێژوو. یعنی گرنگی سیڤەر لە ڕاستیان لەوەدایە کە بۆ یەکەمین جارە کورد دێتە ناو مێژوو، دێتە سەر سەحنەی مێژوو، لەوێدا دان بەبوون و دان بەوەشدا دەدرێت کە ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی. باشە دکتۆر، کورد لە سیڤەردا هەلێکی گەورەی بۆ دێتە پێش. ئەم هەلا هەر وڵاتانی با بڵێن نێودەوڵەتی هەلەکە لەبارە بن، یان کورد خۆشی ناتوانێت و هەلە بخۆزێتەوە کە لە سیڤەردا بۆی دێتە پێش؟ کاگرانکۆ من لە بابەتەکە خۆمە بەڕاستی هەڵوەسم لەسەر هەموو ئەو فاکتەرانە کردووە کە ببێتە مایە ئەوەی کە سیڤەر بۆ جێبەجێ نەکراوە. لەوێدا هەم باسم لەوە کردو کە کورد یەکگرتو یەکگوتار نەبووە، هاوکات سەرۆکێکی یان پێشەوایەکی یان ڕابەرێکی کاریزماتیکی نەبووە کە کوردەکان هەموو لە دەوری خۆی یا کۆبکاتەوە. بەڵام ئەوە تاکە هۆکار نەبووە بە دڵنیاییەوە، بەڵکو هۆکاری نێودەوڵەتیش هەبووە لەوەی کە سیڤەر جێبەجێ نەکراوە. لە پێشی هەمویانەوە مەسەن دەکرێت بڵین کە کوردستان وەک وڵاتەکانی دیکە نەخرا بۆ ژێر ئینتیداب، ینی چونکە ئەگەر بەراوردی بکەین بە دەوڵەتی وەک عێراق یان دەوڵەتی وەک سووریا، دەوڵەتی سووریا
هەر لە ڕێکوتنامە یان پەیماننامەی سیڤەرە دەکەوێتە ژێر ئینتیداب و عێراقیش بە هەمان شێوە. ئیدی عێراق بریتانەکان دروستی دەکەن چونکە لەژێر ئینتیدابی خۆیانە، فەڕەنسیەکانیش سووریا دروست دەکەن چونکە لەژێر ئینتیدابی خۆیانە. بەڵام ئەوەی کە بۆ کورد کرابوو نەخرا بۆ ژێر ئینتیدابی هیچ لایەنێک. هەندێک قسە هەبوو کە بخرێتە ژێر ئینتیدابی ئەمریکی هاوشانی یان هاوتای ئەرمەنیەکان، بەڵام هەم ئەمریکا پشەمان بۆ لەوەی کە ئەو ئینتیدابە قبول بکە، هاوکات هەم ئەرمینیا نەبوو بە دەوڵەت لەو پارچەیە کە لە سەرخاشی ئێستای تورکیادایە کوردیش بوو بە دەوڵات. بەڵام هۆکاری دیکەش زۆر هەن بۆ ئەوەی کە کورد نەبوو یان سیڤەر جێبەجێ نەکرا. یەکێک لە هۆکار هەرە گرنگەکان بەڕای من کە لەوێ بە درێژی باسم کردو، بەڵام دەکرێت لێرە بە کورتی ئاماژەی پێ بکەم، ئەویش ڕوخانی تزاری یان قەیسەریەی رووسیە و هاتنی دەوڵەتێکی نوێ یان سیستەمێکی نوێ بۆ رووسیا کە بۆرشڤیکەکانن کە حزبی کۆمونیستی رووسیا دێتە سەر حکوم. ئەم گۆڕانکاریە کۆمەڵێک شی لەگەڵ خۆیەنە. یەکێک لەوانە ئەوە بوو کە ئیدی تورکەکان یان عوسمانیەکان لە بەری ڕۆژهەڵاتەوە دژمنیان نامێنێت، کە دژمنیان نامێنێ ئیدی کەڵک لەو هێزانە وەردەگرن کە لەو ناوچانە هەیەە هەم بۆ خستنە ژێر دەسەڵاتی ناوچە کوردیەکان چونکە هێزەکان لەوێەوە نزیک بوونە، هەم دەوڵەتی یەکێتی سۆڤێتی تازە دامەزراو بۆ دژایەتیکردنی هاوپەیمانان کۆمەکێکی خەیاڵی زۆر بە کەمالیستەکان دەکاتن. دیارە ئەوە ناکرێت مەسەلەن ڕۆڵی مستەفا کەمال ئەتاتورک لەو پرسەدا بە هەند وەرنەگرین. مستەفا کەمال ئەتاتورک ئەو سەرکردەیە بووە کە کورد نەیبووە، بۆ تورکەکان ئەو سەرکردەیە بۆ مەبەستن. بەڵێ کاکرام، ینی ئێمە پێ دوایە سەرکردێکی هاوشێوەی مستەفا کەمال کە بۆ تورکەکانەوەی کردووە ئێمە ئەومان نەبووە. دکتۆرە مێ قسە لەسەرەوە بکەم لە نێو بابەتەکە داماژە بەوە کە ئەڵی سیڤەرەکرێت بە قۆناغی بچووکردنەوەی حەسەرکردنەوەی عوسمانیەکان لە چوارچێوەی دەوڵەتی تورکە ناو ببرێ. ئیتر ئەو تورکەی کە پەلێ هاویش بە وڵاتانی دراوسێ بۆ ناوچەکانی تر بەرەو بچووکبوونەوە و لە قاڵبدان ئەبرێ. بەڵام لەوێەوە ئیتر وەستە زاڵە بێ هەمیشە تورەگەم هەستیان هەیە بگەڕێنەوە بۆ قۆناغی بەر لە سیڤەر و پەلهاویشتنەوە و حکومکردنەوەی ناوچەکانی تر. پێدوانیە ئەم هەستەی کە ئێسەش هەیە با بڵێن دەستدرێژیکردن بۆ سەر وڵاتانی تری دراوسێ ناوچە کوردیەکانی تر کە بە شوێنی خۆیان نێزانن بە جوگرافیای خۆیان نێزان هەر درێژکراوەی و هەستی ڕابردووە ئێسەش هەر هەیەە. من پێمە هاوڕام با بڵێن لەو پرسیارەیان لەو تێگەیشتە بەدڵنیاییەوە تورکەکان دوای ئەوەی کە سیڤەر بە مۆتەکە دەزانن پیان وا بۆ کە ئەگە سیڤەر جێبەجێ بکرابایە تورک یا دەوڵەتی تورکیای ئێستا زۆر لاواسر دەبوولەوەی ئێستا ئەگەر ئەوە ئەگەری هەبوو کار ئەسڵەن دەوڵەتی تورکی بوونی نەمێنێ ئەگەر سیڤەر جێبەجێ بکرابایە. هاوکات دوای ئەوەی کە سیڤەر دەبێەوە ڕاستکەمەوە کە سیڤەر لە ڕاستیا بەس ئەو بەشانەی جێبەجێ نەکراوە کە پەیوەندی بە پشتی کوردەوە هەیە یان هەندێک بە یۆنانیەکان و ئەرمەنیەکانیشەوە، بەڵام زۆربەی بەندەکانی دیکەی سیڤەر جێبەجێ کراوە. بەڵام لە لۆزانە یەکەمین قۆناغی زیندیبوونەوەی تورکە، یەکەمین قۆناغی لاوازبوونی کوردیشە مەسەلەن ئەگەر ئەو 100 ساڵە وەربگرین مەبەستم. لەوێدا تورک جارێک دیکە زیندوو دەبێتەوە، بەڵام تورک بۆ ماوەی چەندین ساڵ لە هەوڵی بنیادنانەوەی خۆیدایە، بەو مانایی کە بۆ ماوەی تقریبان 70-80 ساڵ تورک زۆر خەونی پەلاوێشتنی نەبووە. یەکەمین پەلاوێشتنی تورکیا لە ساڵی چلەکان دەبێت کە جارێک دیکە ئەسکەندەرۆنا کە بەشێک بووە لە تورکیا لە سووریا داگیر دەکا یان قوتی دەدا بۆ خۆی، لە 74 جارێک دیکە شیمالی یا باکووری قوبرس قوت دەداتن. ئیدی ئەوە وردە ئەو هەنگاوانەیە کە تورک دەینێ و بەرەو جارێک دیکە بگەڕێتەوە بۆ قۆناغی ئەوەی کە پێی دەگوترێ عوسمانیزم یان دەوڵەتی عوسمانی. ئەم خەونا ئێستا کە بە تایبەتی لە سەردەمی ئەردۆگان و ئەکە پەپارتیدا زیندوو کراوەتەوە، بێزگەلەوەی کە زیندوو کراوەتەوە ئیشی لەسەر دەکرێت بەو مانایە کە بەشێک لەو ناوچانەی کە لە دەوڵەتی عوسمانی پچراون لە ڕاستیدا
بە بەشێک لە خاچی تورکیای دادنێن ئەوانش ئەگەر زۆر کورتی بکەینەوە خوردی بکەینەوە بە تایبەتی ناوچە کوردنشینەکان یا خاچی کوردستانە لە ئەوەی کە ئێستا لە خراوەتە سەر عراق و ئەوەی کە خراوەتە سەر تورکیا ئەوان ئەو دوو بەشە بە خاچی خۆیان دەزانن و پێیان وایە کە لە دوای ئیتفاقی یان لە دوای ئاگربەستی مدرس کەوتۆتە ژێر دەسەڵاتی هاوپەیمانەکان بۆیە دەبێت بگەڕێتەوە ژێر دەسەڵاتی تورکیای ئێستاکەدا. باشە باڵکاران دکتۆر تۆ بۆ پێیکە لەم بوارەدا زۆر کار دەکەی یعنی کورد بۆ نەبووە بە خاوەنی دەوڵەت هەمیشە ئێمە چاومان لە دەستی وڵاتانی زلهێزی جیهان بێ دەوڵەتێکمان بۆ دروست بکەن یانەوەی کە چییە هۆکارەکان وای کردووە ئایا ئێمە توانین ئێستا لە کوێی ئەم خەونەیەین کاگرانکۆ ئەمە خەونێکە کە با بڵێن هەم نزیکە هەم دوور لە ڕاستیا دوورە چونکە تۆ بۆ دامەزرانی دەوڵەت پێویست بە ئامرازی ناوخۆیی هەیە و پێویست بە پشتیوانی دەرەکی هەیە لە حالی حازەدا لە ڕاستیدا ئێمە نە ئامرازی ناوخۆییمان هەیە نە پشتیوانی دەرەکیشمان هەیە وەک پێویست ئامرازی ناوخۆی لێردا مەبەستم چییە مەبەستم هێزێکی تۆکمەی یەکگرتووە بێجگەلەوە کە گوتارێک و بیرۆکەیەکی یەکگرتوش بیرۆکە بۆ مانایە کە ئەو خەونە ینی خەڵک لەسەری کۆک بێ کە دەبێت دامەزرانی دەوڵەتی کوردی دەبێت ببێ بە حقیقەتێک ئەمە لەلایەشکە تۆ دەبێت سەرکردەتە بێ لە ڕاستیە تۆ لە پرسیارەکە پێشتر باسیەوەت کرد کە داخۆی ئەمە لە سەردەمی سیڤەرە سەرکردەیەکی کاریزماتیک و شایستە و شارەزا و لێهاتوومان هەبووە من پێم وایە نەکە ئەو کاتی نەمان بۆ ئێستا کەش نیمانە و لە 100 ساڵی ڕابردووشە ئەو سەرکردەیە لای ئێمە دروست نەبوو بەڵام مانای ئەوە نیە کە دروست نابێتن ئەمە یەک دوو ئێمە دەکرێت یەکگرتوو بین ئەگەر نیازێک هەبێتن ئەگە سەرکردەیەک هەبێتن ئەگەر حەزێک هەبێتن ئەگە ئیرادەیەکیش هەبێتن لێرەدا بەڵام بۆ ئەوانە هەمووشی هەبێ پشتیوانی دەرەکی ئێزگار زۆرورە بۆ دامەزرانی دەوڵەت دەوڵەتەکان بەگشتی کاک ڕانکۆ لە قەیران لەدایک دەبن قەیران بەو مانای ئەوەی کە مەسەرەن باڵێن سەردەمی شکستی دەوڵەتی عوسمانی لە شەڕی یەکەمی جیهانی قەیرانی بوو کە کورد دەیتوانی بەکاری بێنێ و دەوڵەتی خۆی دابمەزرێنی بەڵام بەداخۆ نەیکرد و نەیتوانی لە سەردەمی هاتنی داعشە کورد دەیتوانی مەسەلەن ئەم هەنگاوە باوێژێتن بەڵام هەم یەکگرتوو نەبوو هەم سەرکردایشی کاریزماتیکی شایستەی ئەو ئەرکەی یان بتوانێت ئەو ئەرکە لە ئەستۆ بگرێ نەیبوو ئێمە لە دەرەوە پشتیوانی ئەوەی کە هەشە وەک پێویست کەڵکی لێوەرناگرین بۆ نمونە لە 2014ەوە هێزە دەرەکیەکان هێزە هاوپەیمانەکان دایانەوێ هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێتەوە بەڵام بەداخەوەی یەکێتی و پارتی ئەو هەستە بە مەسئولیتەیان تێدا نییە کە ئامادەجی ئەویان تێدا نیە کە ئەو هێزە یەک بخرێتەوە ئەگەر ئەتۆ ئەو هێزە یەک نەخرێتەوە ئەو کاتێک کە هێزە دەرەکیەکانیش پشتیوانی تۆ دەکەن تۆ ناتوانانی بنیادی دەوڵەت بنێ لەبەرەوە من پێم وایە هەم فاکتەری دەرەکی هەم فاکتەری ناوخۆیی زۆر گرنگە بەڵام ئێمە دەتوانین لەسەر فاکتەرە ناوخۆیەکان زیاتر ئیش بکەین لەسەر فاکتەرە دەرەکیەکان ئەو بۆ مانایەوە نیە کە ناکرێت لەسەر فاکتەرە دەرەکیەکانە ئیش بکەین فاکتەری دەرەکی بۆ مانایە کە ئیشکردن بۆ مانایە کە ئێمە دەبێت لۆبیەکی یعنی گروپێکی لۆبی گروپمان هەبێ لە هەموو دنیادا بە ئاراستەیە ئیش بکاتن بەوەی کە دامەزرانی دەوڵەتی کوردی تەنیا خەون نییە بەڵام حقیقەتێکە کە ئێمە دەتوانین پێی بگەین بەڵام بەداخەوە ئێستا گروپ و یان تێزی وا پەیدا بووە کە دژایەتی دامەزرانی دەوڵەتی کوردی دەکاتن لە جیاتیەوەی کە هەوڵ بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی بدا پەڵەکان دکتۆر شێرکۆکرمان توێژەر مامۆستای زانکۆ سپاس کە لەگەڵمان بووی لە ئوسترالیاوە زۆر سپاس دکتۆر دەستخۆشتان لێکین جارێکتر پیرۆزبایتان لێکین بۆ کتێبەکە ماندوو نەبن بە هیوایەوەی بەرهەمی لەم شوێمان لە نێو کتێبخانەی کوردیدا زۆرتر بێ